خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم کە دێمە خزمەت ئێوەی بەڕێز بینەر و بیسەری کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی 285 بەڕێزان و خۆشەویستان لە نێو هەڵمەتی هەڵبژاردنەکانین بۆ خولی شەشەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک ئاشکرایە کە کۆمەڵی دادگەری کوردستان بە کۆمەڵی کاندیدا هەرسێ بازنەی تایبەتمەند بە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک کاندیدی بوێ چاڵاک دلێر بەشدارە دەوێ ئەم جارە زۆرینەیان سەرخا بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو کارنامەیەی کە دایناوە لە ئەجندای کاری خۆی لەوێ کاری لەسەر بکات. من ئەم بەرنامەیە تایبەت دەکەم بەشێکی بە کاروباری خوشکان لە نێو کۆمەڵی دادگەری و جێپەنجەیان لە نێو ئاراستەکردنی کۆمەڵگا چاکسازکردنی کۆمەڵگا لە ڕێی خوشکان کە خۆمان دەزانین بەشێکی تەوژمێکی زۆر ئاراستەی ئافرەتان لە هەرێمی کوردستان بە بەرنامەی و ئەجندای دەرەشی دەکرێت. دەیبەستمەوە بۆی کە ئایا چەندە گرینگە نوێنەرانێک لە حیزب و لایەنە سیاسی ئیسلامیەکان لە نێویاندا کۆمەڵی دادگەری لە ناوەندێکی گرنگی یاسادانان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەبن بۆ ئەوەی بەرگری هەم لە ماف و ئازادیەکان لە بەرگری لە قوتی خەڵکی هەرێمی کوردستان لە پاڵ ئەوەدا بەرگریکردن و دەرچواندنی کۆمەڵێک یاسا کە گرنگی بە خێزان و کۆمەڵگە بدە. زۆر بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان لەم بەرنامەیە لەگەڵم دەبێت. زۆر بەخێراتن دەکەم. زۆر سوپاس. سلام علیکم ورحمة الله. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەو بەرنامەیە و دەستخۆشی تایبەتم بۆ هاوڵاتیانێک کە دەنگەدەن بە کۆمەڵی دادگەری کوردستان و لێرەوە سڵاو و ڕێزم ئاراستەی سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و ستۆدیۆی 285ەکەم سوپاس بۆ میوانداریتان. سلامەت مامۆستا قومریە. وەک سەرەتا باسم کرد ڕەنگە ئەمە کەمێک بگەڕێنەوە ئاوڕێک بدەین لە کاروباری خوشکان لە کۆمەڵی دادگەری کوردستان بە تایبەتی لەو ڕۆڵەی هەتانە لە نێو کۆمەڵگا بە ئاراستەی چاکسازکردن و پاکسازکردنی کۆمەڵگەی کوردی ئەویش بگەڕێنەوە بۆ ئەو بنەمایی کە کاری لەسەر دەکەن بنەمای دروستکردنەوەی خێزان سەر لە نوێ لە ژێر ڕۆشنایی ئاینی ئیسلام. ئێوە لە ڕابردوو چۆن کارتان کردو لەسەر ئەم بابەتە کار و چاڵەشیەکانتان چی بووە؟ خوشکان لە کۆمەڵی دادگەری کوردستاندا لەسەر جەم جومگەکانی کۆمەڵی دادگەریدا بوونیان هەیە و تەواجودیان هەیە. لە سەرجەم قۆناغەکانیشە بەشێک بوون لە هاوکاریکردن و هاریکاریکردنی بەرنامە و ئەو ئەجندایە و ئەو ئامانجانەی کە کۆمەڵی دادگەری کوردستان کاری بۆ کات. خوشکان کە ئێمە ئەڵێن خوشکان لەسەر ئاستی جیاواز و لە ڕاهەندی جیاوازە خوشکان کارەکەن لە کاری حیزبی و ڕێخستنەکانە ڕۆڵێکی بەرچاو و کاریگەریان هەیە کارەکەن لە قوتابیان و لاوانە بەشێکی زۆر لە ئافرەتان و خوشکانمان هەیە کە کارەکەن و لە سەروی ئەمانەشەوە ڕێکخراوی تایبەت بە خوشکانمان هەیە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و لە حیزبیشە مەکتەبی کاروباری خوشکانمان هەیە لەگەڵ ئەوەی کە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کە ئێستا بۆتە مەکتەبی سیاسی و لە ئەنجومەنی سەرکردایەتی خوشکان ڕۆڵی کارای خۆیانیان هەیە. خوشکان بۆ ڕۆڵی کە یەکەم خۆی پەروەردگار ئەو ئەرکێک خسوێتە سەرشانیان وەکۆی کە بەشێکی گرنگن لە چاکسازی لە کۆمەڵگەدا لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر دوانەکەوتون و خوشکان توانیویانە ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە پاراستنی پەروەردەیەکی ڕەسەن و لە پاراستنی خێزان و لە پاراستنی بەهاباڵاکانی کۆمەڵگەی کوردەواری. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دروشمی پەروەردە خێزان پەرەپێدانی بەرز کردوێتەوە. ئەم دروشمە کاری بۆ ئەکات چونکە قەناعەتمان وایە کاتێک ئافرەت ئەتوانێت بە مافی حەقیقی و ڕەوای خۆی بگات کە بنەماکانی شەریعەتی ئیسلام جێبەجێ بکات و لەسەر بنەمای یاسا و دەستوری قورئانی و سنەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم پەروەردە بکرێت. خێزان کاتێک بەختەوەرە کە
ئەو خێزانە ئافرەتەکە تێیدا ڕێز لێگیراوە. ئەمە وەکو وەسیەتی پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ کە دایک ئەجری هەیە لەسەر خێزانەکە لەسەر ماڵ و منداڵەکەی و پاداش ئەدرێتەوە. ئەم بنەمایە وا ئەکات کە خێزان پارێزراو بێ، واتە بنەمای ڕێز یەکسانە بە بنەمای بەختەوەری وەک بنەمای گەشەکردن و پەروەردەکردن و ئاڕاستەکردنێکی باش و کاتێک کۆمەڵگە پارێزراوە کە خێزانەکان پارێزراون. وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان خەمی ئێمە خەمی خێزان بووە، خەمی ئێمە خەمی پەروەردە بووە، بەتایبەت لەو کاتانەی کە هەستمان کردووە کە لە کۆمەڵگەی کوردەواریە پەروەردە بە ئاڕاستەیە کەڕوات کە دژە لەگەڵ بنەما شەرعیەکان و دژە لەگەڵ پاراستنی بە هەواڵاکانی کۆمەڵگەی کوردەواری. ئێمە بەنگمان هەڵبڕیوە، کەمپینمان دروست کردووە، تەنانەت کەمپینمان دروست کردووە بۆ داخستنی ئەو کەناڵانەی کە کاریان کردووە بۆ بەلاڕێدابردنی ئافرەتان و گەنجان و لاوان. کەمپینمان دروست کردووە بۆ پاراستنی خێزان و چەندین کۆنگرێ ڕۆژنامەوانی واژوومان کۆ کردوتەوە بۆ داخستنی ئەو شوێنانەی کە بوونەتە ڤایرۆس لە کۆمەڵگەی کوردەواری. ئەو پێشەشیەم ئیش پێ بوو بۆ ئەوەی بزانم ئەوە ڕۆڵ و کاریگەری خوشکانە لە نێو کایەی سیاسی ئیسلامی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە نێو کۆمەڵی دادگەری. ئەگەر بێت و خەڵکێکی باشتر متمانە بە نوێنەرایەتی ئیسلامیەکان بدا لە ناوەندێکی گرنگی یاسایی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا، دەکرێت بڵێن کار و چاڵەکیەکان بەرزتر دەبنەوە، پاراستنی خێزان زیاتر بلێ پێدەرێ، ئەو قاڵغانە پتەوتر دەکرێت. بەڵێ نمونەمان هەیە لە ڕابردووە بڵێن فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان یاسایەکی پێشکەش بە پەرلەمان کرد بۆ ڕاگررتنی لەشفرۆشی و دژی لەشفرۆشی. بەڵام لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەیان بۆ نەکرد و دەنگیان پێ نەدا. دواتر ئەم یاسایە چۆ پەرلەمانی عێراق چەند گرنگ بوو نوێنەرایەتی ئیسلامی لەوێ کە کۆمەڵی دادگەری کوردستان بەشێک بوو لەوەی کە لەگەڵ ئەم یاسایە بوو، پشتیوانی ئەم یاسایی کرد بۆ ئەو یاسایە لە عێراق دەرچوو. ئێمە لە هەوڵ نوێنەرایەتێکی ئیسلامی کە لەوێ بێت، بۆ نمونە کۆمەڵە لە ئافرەتانی عەلمانی کە نوێنەرایەتی کوردستانیان دەکرد لە پەرلەمانی عێراق بە شوێن یاسایەکەوە بوون بە ناوی من ناوی دایکمە. ئەمە بۆچی؟ ئەمە ڕێک دژە لەگەڵ شەریعەتی ئیسلامە، چونکە لە شەریعەتی ئیسلامە منداڵ ئەولاد بە ناوی باوکی دەکرێت کە ئەمە دیارە حکمەتێکی خۆی هەیە. یەکێک لە حکمەتەکانی پاراستنی کۆمەڵگەیە، پاراستنی کەرامەتی ژنە بۆ ئەوەی ئەو منداڵی کە ئەبێ باوکی دیار بێ، وەکو وڵاتانی ئەوروپی و ڕۆژئاوا نەبێ منداڵەکە نەزانێ باوکی کێیە یا ئەرکی بەخێوکردنی منداڵەکە لای دایکێتی. ئەم یاسایە چونکە دژ بوو بە بەندی دوی دەستوری عێراق نەخرا بواری جێبەردێکردنەوە، واتە خوێندنەوەی بۆ نەکرا. ئەگەر نوێنەرێکی ئیسلامی بەتایبەت ئافرەت لەوێ بێت، هەوڵ ئەدات ئەو یاسایانەی کە ئەزانێ پارێزگاری لە بەها باڵاکانەکات، لە پاراستنی خێزانەکات، لە مافدان بە ئافرەتانەکات، ئەو کارانی کە ئێمە لێرە ئەیکین لە کوردستان بەکاری خێرخوازی و ڕێکخراوەی، ئەم هەوڵانە ئەگوازرێتەوە بۆ پەرلەمانی عێراق بە یاسایی و لەژێر ڕۆشنایی دەستورێکی ئیسلامیە ئیشی بۆ ئەکرێت کە پاراستنی تۆڕی کۆمەڵایەتیە بۆ ئافرەتان، پاراستنی منداڵانی هەتی و هەژار و بێباوکە، داکۆکی کردنە لە حەق و مافی ئەو ئافرەتانەی کە هیچ داهاتێکیان نییە. کەواتە ئەبێ خەڵک بزانێت نوێنەری ڕاستەقینەی ئەو کێیە. ئەو نوێنەرەیە کە لەگەڵ معاناتەکانیان ژیاوە، لەگەڵ نەهامەتیەکانیان ژیاوە و ئەی خوێنێتەوە، هەروەکو چۆن لە کوردستان ئەی خوێنێتەوە و لە هەوڵی خزمەتکردنیایەتی بە دەستی ئەم خزمەتە گەورەتر بێت، بچێتە بواری قاڵبێکی یاسایی لە شوێنی یاسادانان کە هەموو خەڵکی عێراق مافی ئەوەی هەیە کە بەشدار بێت یا بەشێک لە داهاتی نەوتی پێ بگات و لێی سوودمەند بێت. دەبا ئەمە
لە ڕێگەی ئەو نوێرە ڕاستەقینانەوە خەمی لێ بخورێت ئەو نوێنەرانەی کە تەنها خەمی گیرفانی خۆیانیان نییە بەڵکو خەمیان لەگەڵ خەمی هەژارانایە خەمیان لەگەڵ خەمی نەدارانایە خەمیان لەگەڵ خەمی هەتیوانایە ئەمە وا ئەکات ئێمە نمونەی زۆریشمان هەیە باشە کێبوو یاسای جێندەری هێنا بۆ پەرلەمانی کوردستان و دوای هەوڵیدا ئەم یاسایە بگوازێتەوە بۆ پەرلەمانی عێراق هەر ئەوانە بوون کە بەداخەوە بە نوێنەرایەتی خەڵکی موسڵمان ئەم خەڵکە ئەو خەڵکێکی ئەمەڵێن لە 95 موسڵمانە باشە نابێ بیر لەوە بکاتەوە ئەبێت دەنگ بە یەکێک بدات کە عەقیدەیەکی دامەزراوی هەبێت نابێ یاسایەک پێشکەش بکات کار بۆ یاسایە بکات کە دژبێت لەگەڵ شەریعەتی ئیسلامە کە باسی ئەوەت کرد وێنە گەورەکە وەردەگرین خەڵک بە شێوەیەکی گشتی ئەگەر هەرێمی کوردستان وەرگری پابەندی هەیە بە ئاینی ئیسلام و ئەگەر بێت و تەمەشا بکەی کە پابەندێکی تەواویشە بەڵام نوێنەرایەتێکی کەمتر پشتگیریەکی کەمتری لایەنە ئیسلامیەکان دەکات بۆ ئەوەی نوێنەرایەتی بکەن و خۆت گوتت لە ناوەندێکی گەورەی یاسایی و گرنگی یاسایی کە بۆ نمونە لێرە پەرلەمانی کوردستانی ئێستا ئەمە قسەمان لەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کەواتە لە پاڵ گرفتی دارایی کە ئەمە هەمانە گرفتێکی گەورەتر هەیە کە ڕەنگە بەهۆی دروستکردنی کێشە یەک لە دوای یەک لەلایەن دەسەڵاتدارانی هەم عێراق هەمە هەرێمی کوردستان ئەم خەمە گەورەمان لەبی چوبێتەوە کە خەمی کۆمەڵگە و پاراستنی خێزانە کە دوزار گەورەترە پاراستنی پەروەردەیەکی ڕاستان پاراستنی بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردەواری پاراستنی ڕەوشتێکی جوان لە کۆمەڵگەیە جا قسەکەی جەنابەت 100% وایە یعنی ئەوەندە گرفتی تریان بۆ دروست کردوین بیری ئەوەمان نییە خەمی ئەوەمان نییە کە پەروەردەی داهاتوومان لە مەترسیایە گیری داهاتوومان لە مەترسیایە و ئەو بەشێکی پەیوەستە بەوەی کە نوێنەرایەتێکی ڕاستەقینە و دروست ئیسلامیەکان نییە لە ناوەندە یاساییەکان یعنی چاوەڕوانیمان ئەوەیە ئیتر خەڵک هۆشیار بێتەوە بزانێت کێ ڕاستگۆیە لەگەڵی کێ ڕاستەکە لەگەڵیە وە کێ ئەتوانێت پارێزگاری لە هەموو کەینونەیەکی ئەو بکات کێ ئەتوانێت پارێزگاری لە کەڕامەتی ئەو بکات کێ دزی لێ ناکات کێ حەق و مافی ئەپارێزێت ئەوە ئەتوانین بڵین 5 خول لە پاڕلەمانی عێراق نوێنەرایەتی ئیسلامیەکان کەمترین نوێنەرایەتی بووە لە کاتێکە ئەمە جێی سەرسوڕمانە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی موسڵمانە و لە 95 موسڵمانە باش ئەم لە 95 کە شایەتی ئەدات ئەبێ بزانێ ئەو شایەتی نووسراوە ئەنووسرێ و ئەم شایەتی ئەمێنێتەوە هەر کارێک هەر پرۆژە یاسایەک کە لەلایەن ئەو نوێنەرانەوە دەرەچێت تۆش بەشداری تایە جا ئەو پرۆژە یاسایە ئایا خزمەت بە کۆمەڵگە کات یا دژی کۆمەڵگەیە ئایا لەگەڵ مافەکانی خەڵکی کوردستانە یەکەگرێتەوە یەک ناگرێتەوە ئەوە ئەبینین سیرەکەین هەر بابەتی ئابووری بابەتی دارایی بابەتی موچەی موچە خۆران کێک لە کارنامەکەی کۆمەڵی دادگەریشە نووسرا و ڕەنگی داوەتەوە لە تەوەری هاوڵاتی بوونە باشە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ پێشێ دەکرێ لەبەرەوەی ئەو دوو حیزبەی کە زۆرترین کورسیان هەیە و لە دەسەڵاتان دێن مڕاهەنە بە حەق و مافی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوەکەن کە ئێماڵین موچەخۆر ئەم موچەخۆرە کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر بازاڕ هەیە لەسەر بازرگانەکانیش هەیە لەسەر دوکاندارەکانیش هەیە یعنی بە شێوەیەک لە شێوەکان خەریکە واقعیان لەبیری خەڵک بردووەتەوە خەڵکیان مەشغوڵ کردو بە کۆمەڵگەشتەوەی ئەگەر نەخشەی سیاسی لە نێو پەرلەمان کە ناوەندێکی یاساییە بگۆڕێ بە زۆرێکی دیکە یعنی دەکرێت ئەو گرفتانە چارەسەر ببن بە دڵنیاییەوە بەشێکی گەورەیە لە چارەسەر یعنی تۆ ئەگەر بێت و ئەو نەخشە سیاسیە وەکو ڕابردوو بەردەوام بێت داهاتوومان لە ئێستامان باشتر نابێت ئەگە خراپتر نەبێت بۆیە ئەمڕۆ هێز و دەسەڵات ڕۆژی هەڵبژاردن 11 هێز و دەسەڵات لای میلەتە ئەتوانێت کاریگەری هەبێت و دەسەڵات و هێزی سیاسی و نەخشەی سیاسی بگۆڕێت ئەگەر بەم واقعی ئێستا
ڕازیە کە تۆ هیچ شتێکت لە ئەمانانیە، نە پەروەردەت لە ئەمانایە، نە خێزانت لە ئەماندایە، نە ئابووریت لە ئەمانایە. هەر خودی ئابووریەکە بووەتە هۆی تێکدانی شیرازەی خێزان، هەر خودی ئابووریەکە بووەتە هۆکاری ئەوەی کە بەلاڕێبردنمان هەیە، خەڵک بۆ بەدەستێنانی بژێوی خۆی یعنی دەست بە هەموو شتێکەوەکە. بەڵگەمان لایە ئافرەت بە هۆکاری ئەوەی کە بژێوی توانێت بژێوی بۆ ژیانی خۆی دابین بکات، هاتووە شیری ئەفرۆشێت، شیری منداڵەکەی ئەفرۆشێت، هەر خۆی مقابلەیان کرۆ توێتی بۆ بژێوی ژیانی مناڵەکەم مەجبورم شیرەکەم بفرۆشم. ئێخوا نەخواستە ئەگەر تۆزێ زیاتر بڕوە پەنا بۆ شتی تریشە بە. کەواتە ئێمە حتا وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەهۆی خەمخۆریمان بۆ ئافرەتان ڕاستەوخۆ نامەیەکیشمان ناردۆ بۆ تەیف سامی کە تۆ یعنی وەکو ڕێکخراوێک کە خەممان لەگەڵ خەمی خەڵکایە یەکێک موچەکە ئەبڕی. ئێستا ئێمە زانین هۆکاری سیاسی هەیە و ئەمانە دەسەڵاتدارانی کوردستان بەشێکی سەرەکین لەو گرفت و کێشانەی کە دروست بووە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەکرێ خەڵک سزا نەدرێ، ئەکرێ دەسەڵاتداران سزا بدرێن نەک موچە خۆران کە ئافرەتێک مەجبور بێت هەڵسێ بە کۆمەڵێک کار کە لە ئەستی ئەوانیە. یعنی داوامان کرد یعنی بەجددی ئیش لەسەر موچە خۆران بکرێت و موچە خۆران باش موچەکانیان تەڵتین بکرێ. ئەوەی کە ئێمە ینی زیاتر لێرە جەختی لێ دەکەێتەوە بەڕاستی بابەتی داراییە و ماف و ئەو شایستانەیە کە هەرێمی کوردستان وەک ئەوەی گوتت یعنی لەو بەرنامەی هەڵبژاردنەی کە کۆمەڵی دادگەری بە ژمارە 285 هەیەی لە باسی ماف و ئازادیەکان گرنگترین خاڵی تێدا باس کردیە کە ڕەنگە زۆرێک لە ناکۆچیەکان چارەسەر بکات بابەتی جێبەجێکردنی ئەو دەستوری هەمیشەیی عێراقا کە هەم مافی ئابووری، مافی سیاسی، مافی دارایی، یعنی مافی هاوڵاتی بوونی تێدا دەپارێزرێ. دەکرێت بڵێن بەهۆی نەبوونی نوێنەرایەتێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان لە نێویاندا لە بەرزترین حاڵەتدا هەبوونی کەمترین ڕێژەی ئەندامەکانی ئیسلامیەکان لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەشێک بووە کە ئەوان نەیانتوانیە ئەو گرفتانە چارەسەر بکەن. ئەو نوێنەرانەی کە لەوێ بوونە وەک خۆت باس کرد ڕەنگە خەمی جیرفان و خزم و حیزبیان بووبی نە خەمە گەورەکە کە خەمی وڵات و نیشتیمانە. خۆی ئەوە ڕاستیەکە، یعنی ئەوە ڕاستێکی تاڵە کە ئێمە نوێنەرایەتی حکوومەتمان نەبینیوە لە بەغداد، بەڵکو نوێنەرایەتی حیزبمان بینیوە، نوێنەرایەتی خەڵکمان نەبینیوە لە بەغداد، بەڵکو نوێنەرایەتی حیزب و بەژۆندیەکانی حیزبمان بینیوە. تەنانەت هەندێجا چۆتە قاڵبی نوێنەرایەتی کەسەکان شەخصەکان لەسەر ئاستی ئەحزابی دەسەڵات لەوەش بەرتەس کراوەتەوە زۆرتر یعنی حتا لە حیزب بەرتەس کراوەتەوە. ئێستا بۆ نمونە ئەوە 2 ساڵە گرفتی سەرەکی حکوومەتی مەرکەزی لەگەڵ هەرێمە لەسەر هەژماری منە. هەژماری من هەژماری شەخصە. ئەم هەژماری شەخصە ئەگەر لە بەربەرژەوەندی خەڵکە بۆ تەوتین ناکرێ، بۆ موچەخۆرانی کوردستانی شەرێمی کوردستانیسە 3 مانگ جارێ 90 ڕۆژ جارێ 40 ڕۆژ جارێ بە خەبەرێکی گرنگ موچە دابەشەکرێ. واتە ئەوەی کە من ئەیبینم من خۆ مامۆستا لە ناو مامۆستایانە یعنی سەیرەکەی خەڵک تووشی شڵەژانێکی دەرونی بووە، خەڵک ئاسوودە نییە، نازانێ ئایا ئێستا ئەم موچەی پێدرێ ئایا سەرفی کات پێداویستەکانی پێدا بین کە یا سەرفی نەکە، چونکە نازانێ داهاتوو موچەی داهاتوو کەی ئەدرێ. ئەمە ڕەنگە بەشێکی بەر لەوەی وەریگربی بە قەرز وەریگرتیەوە دەبێت بیداتەوە. خاڵێکی ترمان هەیەسە هەر لە کوردەواری قەدیم هەمانە ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵ. ئێوەتە ئەم 2 حیزبی دەسەڵاتە کاسەی پڕیان خەریکە نەیەشتووە لە ماڵەکان، کەواتە ئەمە نیشانەی ئەوەیە کە کاسەی پڕ نەما خێزانەکانیش بەرەو تێکچوو نەچن، شیرازەی خێزان بەرەو تێکچوو نەچێ. بۆیە ئەرک و بەرپرسیارەتی هاوڵاتیانە خەڵکی هەرێمی کوردستانە ئاوڕێکی جددی لە خۆیان و داهاتوی خۆیان بدەنەوە، بزانن ئەو ئەرک و بەرپرسیارەتیە ئەو نوێنەرایەتێ بە کێ ئەسپێرن،
کێ لە خزمەتی خەڵکی کوردستانایە، کێ بەرژەوەندی خۆی وەلا ئەنێت بەرژەوەندی خەڵکی لە پێشە، کام حیزبە کە ڕازگۆیە لەگەڵ میلەت، کام حیزبە کە ئەمانەتدارە، کام حیزبە کە دەستی پاکە، کام حیزبە دەستی سپیە، بێ ئەگەداری ئەم باش ئەبێت. مامۆستا لە هەڵمەتی هەڵبژاردنەکان یان هەڵبژاردن دوای هەڵبژاردن ڕەنگە پارتولایەنە سیاسیەکان ئومێدێک بدەنە خەڵک کە ئەم هەڵبژاردنیان چارەنووسازە و دەتوانێت هاوڵاتی خۆی گۆڕانکاری تێدا دروست بکات. ئێستا دووبارە ئێمە گوێبیستی ئەوە دەبینەوە کە هاوڵاتی 11 ڕەنگە دەرفەتێکی دیکە بێ بۆ ئەوەی دیمۆگرافیای سیاسی و ئەم نەخشە سیاسی کە داڕێژراوە کە ئەگەر بە حەقبی یاخود بە ناحەقبی بەو شێوازەیە کە هەیە نوێنەرایەتی بەو شێوازەیە کە هەیە کە بەشێکی زۆری بەرژەوەندی شخصی و حیزبی و کەسیە دەکری ئەو ئومێدە بدەینەوە بە خەڵکە هەر بەجددی و بەڕاستی ئەمجارە دەرفەتێکی باشە هەر هیچ نەبێ بارودۆخی سیاسی بە شێوازیش کە بگۆڕێ کە نوێنەرایەکی دیکە بنێدرێتە بەغدا. وەڵاهی ئێمە یەکەم داوا لە خەڵکەکەین کە بە ئیرادەی خۆیەوە دەنگ بدات، واتە تەسلیمی، چونکە خۆمان نەزانین دوو حیزبی دەسەڵاتدار دوو هێزیان هەیە، لەوانەیە ئەو دوو هێزە بەکاربێنن بۆ مەسلحەتی خۆیان لە دەنگدانە، هێزی مادی، هێزی چەکداری، هێرسی ترس و تۆقاندن وا لە خەڵکەکان کە ئێمە لە هەڵبژاردننی پێشوا بینیمان کاتی دەنگدانیان لە خەڵە وەرگرت بوو، ڕەسیان گرتە بوو، کۆدەکەیان وەرگرتە بوو، ئێمە ئازاین دەنگ بەکێ ئەدەین دەرتەکەین لە وەزیفەوە، ئەم شتانەشە بووە. پارەی میلەتیش پارەی موچەخۆرانیش ئەوەی کە 3 مانگ کۆیەکەنەوە نایدەن لە کاتی هەڵبژاردنە تەوزیعیەکەن بەسەر خەڵکە دەنگی پێکڕن، ئەمە شەیە ئەمە واقعەکە. بۆیە ئەبێ خەڵک ئاگای لەوە بێت ئەگەر بیەوێت ئەگەر ویستی هەبێت ئێرادەی هەبێت ئەتوانێت زاڵ بێت بەسەر ئەو گرفتەیە، واتە نەخشەی سیاسی بگۆڕێت هەر بۆ جارێکیش بێت دوای 20 ساڵ با هێزەکانی تر تاقی کاتەوە، با زۆرترین کورسیەکانی پەرلەمانی عێراق هێزە ئیسلامیەکان بن، بە ڕازگۆکان بن، بزانن چیان بۆکەن بۆ 4 ساڵی تر. ئەوە چەندین ساڵە دەرفەت بەو دوو هێزەی تر دەسەڵات و هێزە ئەلمانیەکانەدەن، با ئەم جارە دەرفەتێک بە هێزە ئیسلامیەکان بدەن، ئەو با تاقی بکەنەوە بزان ئەگەر ئەمان زۆرترین نوێنەرایەتیان هەبێت ئایا بارودۆخەکە چۆن ئەگۆڕن بە دڵنیایی. ئەگەر وەک ئاماژەمان پێکرد جەنابەت ئاماژەت پێکرد ئەگەر ئەوەی کە لە دەستوری عێراقا هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت، ئەو مادانەی کە پەیوەستن بە شایستە داراییەکانی خەڵکی کوردستان بوجە و موچە و ڕێکەوتن نامەکان، ئەمە هەمووی بچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆ نمونە لە مادەیەکی دەستوری عێراقا هەیە باز لە قەرەبووکردنەوەی قوربانیانی ڕژێمی بەعسەکرێ لە پرۆسی بەناو ئەنفال و کیمیاباران، بەڵام کووە ئەوە تا پێشماوەکانی ئەنفال و کیمیاباران دنیایان بەجێ هێشت و قەرەبوو نەکرانەوە. ئەمە ئەبوو کێ ئیشی لەسەر بکە؟ ئەبوو نوێنەرایەتی ئێمە لە پەرلەمانی عێراق ئیشی لەسەر بکە و کاری لەسەر بکات و خەمی لێ بخوات. و ئێستاش یعنی بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە کە ناسنامەی گەلی کووردە نوێنەرانی ئێمە زیاتر خەمیان لێ خوارد و ئیشیان لەسەر کرد و بابەتەکەیان بە هەند وەرگرت. و لە زۆر پرسیترە ئەوەی کە هاوکاری خەڵکەکات، ئەو هاوکاری کە وەری ئەگرێ و پارەی کە وەری ئەگرێ ئەی خاتە خزمەتی پرۆژە خێرخوازیەکان. کەواتە ئەم نوێنەرایەتیە ئەبێ گەورەتر بکرێ، فراوانتر بکرێ بۆی خزمەتەکەی زیاتر بێ فراوانتر. لەسەر ئەو قسەیە بە ئەو پرسیارە بکەم بەوەی کە بەنمونە هێزێکی وەک کۆمەڵی دادگەری وەرگری هەر بنکە و بارەگایەکی لە پاڵ بابەتی سیاسی و کاری سیاسی و ڕێکخراوەیی کاری گەورەتر کاری پەروەردە و چاکسازیە لە نێو کۆمەڵگا لە پاڵ ئەوەشدا خەمبوون بەو هەژار و نەدارەی کە لە کۆمەڵگا هەیە لە ڕێی ڕێکخراوە خێرخوازیەکانی بە نمونەی بەخشین. تۆ کێت کرد بە نوێنەری خۆت ئەو کاتە داواکاریەکانت با لە نوێنەرایەتیەکانی خۆت بێ. بۆیە ئەکرێ بە گەورەکردنی نوێنەرایەتیەکان، بە فرەیکردنی نوێنەرایەتیەکان و زیادکردنی
نوێنەرانی وەکو نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەکرێ پڕۆژە خزمەتگوزاریەکانی کۆمەڵی دادگەری کوردستان فراوانتر و فراوانتر بێ. هەرکو ئێستا ئێمە بینین وەکو دەڵێن بەخشین، کۆمەڵگەی بەخشین لە زۆریەک لە شارەکانی کوردستان کۆمەڵگەی بەخشین بۆتە فریادڕەسێک بۆ ئەو نەخۆشانی کە هەژارن، کەم دەرامەتن، داهاتیان نییە. پڕۆژە خزمەتگوزاریەکانی دەستگای بەخشین، دەستگای سۆمای چاوان ئاوەدانی زۆربەی ماڵە هەژارەکان و فەقیرەکانی کردوێتەوە. جا ئەمە بەشێکی لەکوێوەیە؟ بەشێکی لە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری کوردستانەوە دابی نەکرێت. کەواتە ئەم نوێنەرایەتیە هەتا گەورەتر بێ، هەتا زۆرتر بێ، هەتا فراوانتر بێ، بە دڵنیایی ئێمە دڵنیاین کە ئەو پڕۆژانە گەورەتر و گەورەترە بن. باش، ئەگەر لە 2005ەوە لە سەردەمی ئەنجومەنی حکومڕا هەژماری بکەین و حیسابی بکەین، بە ڕاستتر و دروستتر بڵێم پارتی و یەکێتی نوێنەرایەتێکی ڕێژەیەکی بەرزیان هەبووە لە نێو حکوومەتی عێراقیدا. بەپێی دوایین ئامار نزیکەی 600 پۆست و پلە لە نێو حکوومەتی عێراقی هەیە، لە سەرۆک کۆمار، لە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، لە وەزارەتە سیادیەکان، تا شۆڕ دەبێتەوە دەبوو خوارەوە ئەو 600 جگە لەوەی کە نزیکەی 60 و ئەوەندە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە. ئێستا هەڵمەتی هەڵبژاردنە ئەوانیش هاوشێوەی لایەنەکانی دیکە دەڵێن لە 4 ساڵی داهاتوو وا دەکەین. ئەی 20 ساڵی ڕابردوو چی هەژمار بکەین، تەماشا چی بکەین، هاوڵاتی چی بخوێنێتەوە؟ ئەو 600 کەسە نازان پەرچەندێکە ئەوانە کێ تا ئێستا ئەیان ناسی؟ باشە، هەر بە نوێنەرەکان تۆ بیگرە، هەر بەو پۆستانەی کە وەریان گرتووە. کۆمەڵی دادگەری کوردستان ئەگەر بە ژمارەی پەنجەکانی نوێنەرایەتی هەبوو بێت، ئیشی ئەو 600 ئەوانی کردووە وە ناسراون، چ لە عێراق، چ لەسەر ئاستی عێراق، چ لەسەر ئاستی کوردستان، چونکە هەبوون. بەڵام ئەوانە تەنها بۆ وەرگرتنی پۆست و پارە و ئیمتیاز هەبوون، بەڵام بۆ داکۆکیکردن لە حەق و مافی خەڵکی نەبوون. و ئەوەشی کە وەریان گرتووە خۆیان سەرفیان کرد لە خۆیانە و کەس نەیزانیوە چی لێەکەن. نوێنەرایەتی کۆمەڵی دادگەریە کە بەدەم نەخۆشانی کیمیابارانەوە ئەچێت و بەشێک لە پارەکەی بۆ خزمەتی ئەوان بەکارهێنێ و ئەیان نێرێت بۆ دەرەوەی وڵات بۆ چارەسەر. نوێنەرایەتی کۆمەڵی دادگەریە کە ئەچێ بەدەم کەم ئەندامانەوە و خزمەتیانەکە، لەگەڵ ئەوەی کە ژمارەیان کەم بووە بەڵام خزمەتیان زیاتر بووە، وە دەنگێکی بڵندیان هەبووە، وە قسەیان کردووە، دایمە قسەیان هەبووە بە تایبەت لە بابەتی بوجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. باش، کۆتا پرسیارم لەسەر بابەتی ڕەنگە کۆمەڵی خەڵک هەبی هەڵبژاردن دوای هەڵبژاردن کە ناومێت بە لە گۆڕانکاری بیر لە بابەتی بایکۆت بکاتەوە، کە ڕەنگە ئێستاش ئەو بابەتە نزیک بوونەوە لە هەڵبژاردن وردە وردە بابەتەکە گەرمتر بێت. ئێمە ئەو هەڵبژاردنەی کە لە 2005 بە دواوە کراوە ڕێژەی بایکۆت لە 105 بەڵام وردە وردە ڕێژەکە بەرز بۆتەوە، ڕەنگە دوا هەڵبژاردنەکان بەپێی ئامار زیاتر بوو بێ لە میانی نزیک بووتەوە لە 150 و زیاتریش. قسەیەکت هەیە بۆ ئەوانەی کە بەتەمان ئەسڵەن بەشداری هەڵبژاردن نەکەن و بایکۆت بکەن، وەک بڵێ ئەمجارە بەڵێنێکیان پێ بدەین ئەگەر ناوی لێ بنێن بەڵێن کە دەتوانن هێزێکی وە کۆمەڵی دادگەری تاقی بکەنەوە، دواتر چاودێری بکەن لە 4 ساڵی داهاتوو ئەنجا دەتوانن دووبارە بەدەنگ نەدانەوەیان سزا بدرێت ئەگەر بابەتەکە سزا و پاداشتی هێزی و لایەنی سیاسیە. بەڵێ، خۆی بابەتی بایکۆت و بایکۆتکردنی پرۆسی هەڵبژاردن بەشێکە لەو کارە و لەو ئامانجەی کە ئەحزابی دەسەڵات لە بەر بەرژەوەندیەکانی خۆیان چاندویانە لەناو خەڵکە. بۆیە خەڵک ئەگەر لە دەسەڵات ناڕازیە ئەبێ نەهێڵێ ئەو ئامانجەیان بەدی بێت، چونکە بە بایکۆتکردن جارێکی تر خزمەت بەو خەڵکانە دەکەن، بەو دەسەڵاتە دەکەن کە بەرژەوەندیەکانی ئەمانی پێشێل کردووە. بۆیە ئێمە ئەتوانین لێرەوە من وەکو سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان بەڵێنی ئەوە بدەم ئێوە تاقیمان بکەنەوە، بەرهەمەکەی ببین و چاودێریمان بکەن، چونکە بە پرۆسەی بایکۆت جارێکی تر ئەرکی خۆتت بەجێ نەهێناوە
مافی خۆتت پێشێل کردووە چونکە دەنگدان یەکێکە لە مافە سەرەکیەکان کە ئینسانێکی ئازاد و خاوەن ئێرادە هەیەی. باش زۆر سوپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کە لەم ڕووماڵ و لەم ستودی 285 لەگەڵم بووی زۆر سپاس دەکەم. دەستان خۆش بێ هیوادارم مامانجەکەمان پێکا بێت و هیوادارم دەنگمان بگاتە دەنگدەرانی هەرێمی کوردستان و بەشێک بین لە خزمەتی خەڵک و جەماوەری خۆمان. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سواسی هاوکارانم دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.